پێما وایە تورکیا ئەوە یەکەم هێرشی نییە و ئاخیر هێرشیشی نابی بۆیە ئەمە ئیدانەی ئەو هێرشە دەکەین محکومی دەکەین بەکارێکی ناڕەوای دەبینین سنووری عێراق و سیادەی عێراق بە گشتی و هەرێمی کوردستان دەبەزێنی هۆکاریشتری لە پشتە پێم وایە تورکیا دەیەوێت ڕۆلی کاریگە لە ڕۆژهەلاتی ناوەڕاست ببینی وەکو جەمسەری خۆی نیشان بدەوە زائیدەن ئەو کێشە و گرفتانەی لە ناوە خۆی تورکیا دێ لە تورکیا بە دووری بێخگرفتەکان بێختە دەرێ سنووری تورکیا تورکیا هێرشی کرد پێشتری شار خەرشی گوندنشین فەلاات زووتار ئەوانە کردیتە ئاماجەوە یەکەم جاری نییە ئەو هێرش دەکاتن تەنها هێرش دەکاتە سەر سنووری هەرێمی کوردستان و ئەو جارەکە گەشتیاری برایانی عەرەبی لێکەوتەوە هەست دەکەین کاریگەرێکی زیاتر و گەورەتری هەبوو لە ناوچەکە و ڕنگدانەوەی زیاتر و کۆدەنجی زیاتر لەسەر کۆبەوە بە تایبەتی کە حکوومەتی عێراق ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێم هەموو بەیانیان دەکرد دژی ئەو لەشکر کێشە یاخود ئەو بۆمبارانکردنەی تووشە کە ئەنجامیدەوە بە کارێکی ناڕەوا و نادروستیان بینی و پێمان وایە ئەو کارەش پێویستی بە گفتوگۆی نێوان دەوڵەتی تورکیا و عێراقی بۆ زایش دووبارە نەکاتەوە ئەو تۆپبارانکردنی ئەو ناوچە گەشتیارانەی کە هەیە ئومێد دەکەین ئەو دەرکردنی ئەو بەیانە نەهاتنە سەرخەتی لایانی پەیوەندیدار لە عێراق و لە هەرێمی کوردستان بە جددی وە گفتوگۆ لە نێوان تورکیا و عێراق دروزیوە ئەو کارە دووبارە نەبتەوە جگەلەوەی کە ئیدانە دەکرێتن پێمان وایە لە ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتوەکانش ئاگادار بکرێنەوە بۆی ئەوانش بێنە سەخت کە ئەوە کارێکی ناڕەوا و نادەستوریە لە تەواوی یاسای نێودەوڵەتی بایکۆتی کاڵا و ئەو شمانێکە لە سنوورەکانی دەواازەی تورکیا دێ بۆ هەرێمی کوردستان و عێراق بایکۆتی بکەم بۆی بتە هۆکارێک جارێکتر تووشیا بیر لەو هێرش و تۆپبارانکردانە نەکاتەوە بۆیە پێمان وایە تورکیاش ئەگەر بێت و ئەو تۆپباران و لەشکر کێشەی کۆتایی پێدێ ئەنجامی خراپتر دەبی لە ئایندەدا بۆیە مەفروزە بە گفتوگۆ ئەو کێشانە چارەسەر بکرێت کە هەیە لەو سنوور